وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. گەورەترین ذکر کە مرۆڤ بە زمانیا بێ بریتیە لە ذیکری لا إله إلا الله، کە ئینسان بەو شایەتمانە کە لە ناخی دڵەوە دێتە دەرەوە و بە زمان دەری دەبڕێ و بڕوای تەواوی پێیەتی دڵێ ئەشهەد ئەن لا إله إلا الله، و لەگەڵیشیا دەبێ بڵێ و ئەشهەد ئەن محەممەدە ڕەسوول الله. ئینسان دێتە بازنەی ئیسلامەتی و دینداریەوە. ئایا مانای لا إله إلا الله چییە؟ هەندێک بە هەڵە مانایان کردووە و توانە لا إله إلا الله بە مانای لا مەوجودە إلا الله، هیچ خوایەک نییە ئیلا ئەڵڵا نەبێ. بەڵام ئەمە هەڵەیە، چونکە خوای دەستکردی مرۆڤەکانیش زۆرن. بەڵام مانای ڕاستەقینەی لا إله إلا الله بریتیە لە لا معبود يستحق العبادة إلا الله سبحانه وتعالى. هیچ پەرستراوێک نییە، چونکە پەرستراوی تر زۆرن. ئێستا دەیەها خەڵکەیە بت دەپەرستێ، بە ملیۆن خەڵکەیە لەم سەر زەویەدا غەیری ئەڵڵا دەپەرستێ. جا بەردێکە، دارێکە، مرۆڤێکە، مارێکە، مشکێکە، هەزاران پەرستراو هەیە، مانگایەکە. لا معبودە، ئەمە هێشتا تەواو نییە، هیچ پەرستراوێک نییە. يستحق العبادة، کە شایستەی پەرستن بێ، کە مستحقی پەرستن بێ. چونکە غەیری ئەڵڵا سبحانه وتعالى خەڵکانێکی زۆر بە ملیۆن خەڵک لەسەر زەویدا لە ڕابردوو، لە ئێستا و لە داهاتووشدا دەبن کە عیبادەت دەکەن بۆ غەیری خوا. بەڵام ئێمە دەڵێن لا إله إلا الله، يعني لا معبود يستحق العبادة إلا الله سبحانه وتعالى. هیچ پەرستراوێک نییە، هیچ پەرستراوێک نییە شایستە بێ بەوەی کە مرۆڤ عەبدایەتی بۆ بکە و عیبادەتی بۆ بکە جگە لە ئەڵڵا سبحانه وتعالى. کەواتە لا إله هەموو ئەوانی تر ڕەفز کرد ئیلا ئەڵڵا نەبێ سبحانه وتعالى. شەرتەکانی لا إله إلا الله، ئایا هەر بە زمان بڵێ لا إله إلا الله یەکسەر دەرگای بەهەشتت بۆ کراوەتەوە؟ نەخێر، بەڵکو حەود مەرج هەیە پێویستە موسڵمان لە قورئانەوە تێیان بگا کە مانای لا إله إلا الله دەسەلمێن و دەگەیەنن. یەکەمیان العلم بمعناها، یەکەمیان لە مانای لا إله إلا الله تێبگەین. فاعلم أنه لا إله إلا الله. خوا نەیفەرموو فقل لا إله إلا الله، بڵێن لا إله إلا الله، بڵێ لا إله إلا الله. نا، فاعلم، بزانە و جوان جوان تێی بگە، لە ناوەکانی خوا تێبگە، لە صیفاتە بەرز و واڵاکانی خوای پەروەردگار تێبگە، لە قورئانەوە خوای گەورە بناسە، ئەمجا لە ناخی دڵتەوە بڵێ لا إله إلا الله. ئێمە زۆر جار کەسێک بینیمانە لەو ئەوروپیانە هاتۆتەوە کوردستان ویستوێتی شوو بە کوڕێکی موسڵمان بکە، لە ئەوروپا بەیەکەوە بوون هێناوێتەوە ئێرە، ئەی بەنە لای لیژنەی فتوایی، بەنە لای مامۆستایەکی ئاینی، ئەڵێ یەکسە بڵێ لا إله إلا الله. ئەو فەقیرە نەدەزانێت ئەڵڵا وەکو پێویست بناسێ، ناو صیفاتی خوا شارەزایە، نە هیچ لە قورئان شارەزایە. ئەڵێ بۆ ئەوەی کارەکە سەر بگرێ وەکو بڵێ ئەم ئیمزای لێرە بکە و عەقدی زەواجەکە دروست دەبێ، ئەویش دەڵێ لا إله إلا الله. ئێتر دڵان ئەوە تەواو موسڵمان بوو. نەخێر، لا إله إلا الله ئەبێت تێی بگەی، يعني فاعلم أنه لا إله إلا الله. لە سوورەتی محەممەد ئاەتی 19دا دەفەرمێ، لە سوورەتی الزخرف ئاەتی 86 دەفەرمێ إلا من شهد بالحق وهم يعلمون، کە شاهیدیدان بە حەق لا إله إلا الله وهم يعلمون، باش باشیش دەیزانن و تویانە چی، باش تێی دەگەن، تێگەیشتون، لێ حاڵی بوون، لە مانای لا إله إلا الله گەیشتون، بڕوایان هێناوە، ئەمجا بە زمانی ژووتویانە. من مات وهو يعلم أنه لا إله إلا الله دخل الجنة. هەر کەسێک مرد و زانی بێتی، واتە بە زانینەوە وتوێتی لا إله إلا الله، بە تێگەیشتنەوە وتوێتی لا إله إلا الله، دەچێتە بەهەشتەوە. نەیفەرموو من ماتە
وهو يقول أنه لا إله إلا الله وتبيتي ناش تيجيش تبي شارع زايبو بيه كواتا خالي يكم مرجي يكم لمرجكاني لا إله إلا الله أويا جوان تيجيش تبي ولي حالي بو بي دوميان اليقين أو كسي كدله لا إله إلا الله كدله هيج پرستراوێک نییە شایستە بێ بەوەی مرۆڤ عەبدەتی بۆ بکە و عیبادەتی بۆ بکات جگە لە ئەڵڵاه بە یەقینی ناو دڵەوە بیڵێ. خوای گەورە لە سوورەتی الحجرات ئاەتی 15 دەفەرمێ إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا ئیماندارانی ڕاستەقینە هەر ئەوانن کەوا ئیمانیان هەیە بەخوا و بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ثم لم يرتابوا دوای ئەو شایەتمانە هەتا مردن ثم يعني لماش ماوەیەکی زۆر تەواوی تەمەنیان لەم يرتابوا شک و گومانیان بۆ دروست نابێت. کەسێ شکی بۆ دروست بوو دوای وتنی لا إله إلا الله کافر دەبێتەوە ئەبێ هیچ شک و گومانێک لە دڵیان نەبێت. سێمیان القبول لما اقتضته هذه الكلمة بقلبه ولسانه بەدڵ و بە زمانی قبوڵی بێ کەچی وتووە قبوڵی بێ کەوتوێتی لا إله إلا الله ئەم وشەی لە دڵ و لە زمانەوە قبوڵ بێ. خوای پەروەردگار لە سوورەتی الصافات ئاەتی 35 و 36 دەفەرمێ إنهم كانوا إذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون ويقولون أئنا لتاركو آلهتنا لشاعر مجنون. ئەگەر بەو کافرانەی سەردەمی مەکە بوترایە بڵێن لا إله إلا الله بۆ ئەوەی ڕزگار بن لە دۆزەخ و بێنە بازنەی ئیسلامەتی و خواناسی حەق و ڕاستەقینەوە يستكبرون خۆیان بە گەورە دەگرت ويقولون تێگڕا دەیانگوت ئەئنا لتاركو آلهتنا ئێمە واز بێنین لەو هەموو خوایانە ئالیهە زۆر بوون حەد یەکە بتێک لە ماڵەوە خۆی بۆ پەرستراوی بووە هەمووان واز لێبێنین لیشاعری مەجنون لەبەر کابرایەکی شاعیر کە محەممەدە لەبەر کابرایە کە لە دوای 40 ساڵی عەقڵی لەدەستدا و قسە دەبزڕکێنێ و باسی شتی وا دەکات لە من پێغەمبەری خوان بووکە ئێمە ئەوە بە شێت دەزانین لەبەر خاتری شاعیرێکی شێت ئێمە بین واز لە ئەو هەموو خوایانەی خۆمان بێنین بەس بڵێن ئەڵڵاه شایەنی ئەوەیە بەندایەتی بۆ بکەی و عیبادەتی بۆ بکەی خۆیان بە گەورە دەگرت. کەواتە ئەیا ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس بەوە ڕازی بووایە بیان وتایەکە کە جارێک دەڵێن لا إله إلا الله تۆ لە ماڵی خۆت و ئێمەش لە ماڵی خۆمان نە ئەوان ویان دەگوت چونکە ئەوانەی مشریکەکانی عەرەب لە سەردەمی مەککەدا و لە دواتریشە باش لەوە حاڵی بووبوون کە وتیان لا إله إلا الله نابێ هیچ خوایەکی ترت بمێنێ. ئەمڕۆ ئێمە لەم سەردەمەدا من و تۆی مسلمان لە مزگەوتە بینەری ئەم وتارە لەم کەناڵەوە لەم شوێنەوە خۆشەویستان کاتێک کە دەڵێین لا إله إلا الله ئێمە ڕاستە بتماننی ئەلحەمدولیلا بدناپەرستین بەڵام دەبێ ئەوانەی بتن لە جیاتی خوا لە دڵ و دەروونماندان هەمووانیان فڕێدەین. بۆ نمونە یاسای ناشەرعی ئەوەی کەوا یاسایەک دژی قورئان دەرچێ دژی بنەماکانی قورئان دەرچێ لە وڵاتە تۆ پێی ڕازیبی ئەوە بتە. دەبێ هەرچی یاسایەک کە ناشەرعیە پێچەوانەیە لەگەڵ دەقی قورئاندا دەکرێت بەندێکی یاسایی لە وڵاتە پێچەوانە بێ بە مەذهەبی ئیمامی شافعی ڕەحیمەه الله بەڵام هاوڕێک بێ لەگەڵ مەذهەبی ئەبوو حەنیفەدا لەگەڵ مەذهەبی ئیمام مالیکدا. بەڵام ئەگەر یاسایەک دەرچوو پێچەوانە بوو لەگەڵ دەقێکی قورئاندا لەگەڵ نەسی قورئاندا ئەوە دەبێت ئێمە بەوە کافر بین بڵێن ئەوەمان ناوێ وەکاری پێ ناکەین وە قبوڵمان لێ لە وڵاتی خۆمانی مسلماندا ئەم جای لا إله إلا الله کە ڕاستە. مۆدیلی ناشەرعی کاتێک کە مۆدیلێک دێتە وڵاتەکەتەوە ئەبێت تۆ بپرس بکەی بزانی داخۆش شەریعەتەکەی خوای پەروەردگار کە نردوویەتی بە پێغەمبەری ئازیزا صلی الله عليه وسلم ئەم مۆدیلەی قبوڵە ئەگە قبوڵی نەبوو ئەو بتە فڕیدە ئەم جا وتوتە لا إله إلا الله خۆ لا إله إلا الله هەرەوە نێ بە تەسبیح بێڵێ ئایا وەزن لە مۆدیلە ناشەرعیەکان هێناوە کە ئیسلام نەهی لێکردوون. نەریتی ناشەرعی کاتێک کە قورئان دەفەرمێ ئەم بابەتە ئاوایە تۆ نابێ بڵێ وەڵا ئێمە دابوو نەریتمان وایە
وڵا ئێمە لە باب و باپیرانمانەوە فێر بووین و هەروە ڕاهاتوین هەروە کارمان کردووە نەخێر نەریتەکانی خۆت ئەبێ فڕێدەی ئەوەی باب و باپیرانت فڕێدەی هەر ئەوەندەت قبول بن کە لەگەڵ قورئانە دێنەوە کاتێک کە قورئان نەهی لە شتێک کرد نابێ بڵێ ئێمە نەریتمان وایە وەڵڵا ئێمە عادەتمان وایە نەخێر ئەو نەریتانەی خۆت ئەبێ فڕێدەی ئەو بتانە فڕێدەی بۆ ئەوەی کەوا لا إله إلا الله کات قبوڵی لای خۆی پەروەردگار بێ چوارەم الانقياد لما دلت عليه المنافي لترك ذلك تەواو ملکەتی خوای پەروەردگار بی ئەو خوای کە دەڵێ لا إله إلا الله إلا ئەو ئەڵڵایە نەبێ هیچ پەرستراوێک نییە شایستە و شایەنی عیبادەت بێ بەندایەتی بۆ کردن بێ ئیلا ئەڵڵا نەبێ ئەوە دەبێ هەرچی شتی ترە ڕووی لێ وەرجێڕی کاتێک کە کەعبەمان هەیە قیبلەمانە نابێت تۆ قیبلەی ترت هەبێت چونکە خوا ئەوەی بۆ داناوی نابێت ڕووگەی ترت هەبێ نابێت سەرچاوەی یاسادانانی ترت هەبێت جگە لە قورئانەکەی خوای پەروەردگار ومن يسلم وجهه إلى الله وهو محسن فقد استمسك بالعروة الوثقى کەسێک کەوا ڕووی لە خوای پەروەردگارە یعنی تەواو ڕووی لە شتەکانی تر وەرجێڕاوە بەس ڕەزامەندی ئەڵڵات مەبەست بێ ئەم لا إله إلا اللهە مەرجی چوارەمی قبوڵبوونی ئەوەیە کاتێ ڕەزامەندی شتێکی تر هەیە و ڕەزامەندی خوا هەیە تۆ بەس ڕەزامەندی خوا ببینی وهو محسن يعني وهو موحد ئەمجا یەکتاپەرستیش بی کافرەکانی مەکەش دەیانگوت لا إله هێندێکیان دەیانوت ئەڵڵا هەیە دروستکەری ئەرز و ئاسمانەکان و ئێمەیە و دەمانژێنێ و دەمانمرێنێ و ڕزقمان دەدا بەڵام وهو محسن نەبوون وهو موحد نەبوون یەکتاپەرست نەبوون عەرزمکردن بە هەزاران بتیکەیان هەبوو دەیانگوت بە قسەی محەممەد کە بە قسەی خۆیان نەعوذ بالله ئەمەش یان دەیانگوت ساحیرە یان دەیانگوت شێتە یان دەیانگوت شاعیرە واز لەم بتانەی خۆمان ناهێنین لەم جۆرە خۆیانەی خۆمان ئەمانە دەنگمان دەگەێنن بە ئەڵڵا کە خوایە نەخێر ئەم خوایە موحد يعني وهو محسن يعني موحد ئەبێت تەنها ئەڵڵا پەرست بی نابێ هیچ شتێک هاوبەشی خوا بێ نابێ لەگەڵ یا ئەڵڵادا یای هەر شتێکی تر بکەی هاوا لە هەر شتێکی تر بکەی ئەو کەسەی ئاوا یەکتاپەرست بێ موحد بێ فقد استمسك بالعروة الوثقى عروة الوثقى يعني شي يعني لا إله إلا الله أول معنى لا إله إلا الله تيجيشتوا أو بدستي بلا إله إلا الله وقلتوا برزي لكاته ولا إخوة ودي خاتب هشتوا پێنجەمیان بەڕازگۆییەوە بێڵێ الصدق أن يقولها صدقا من قلبه لناخي ضل وبروات به هبك ضلي لا إله إلا الله ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون كسانك هبون لخلقي دانقود يما إيمان من هي بخوا بالله إيمان من هي بروجي قيامة الزندوبون وباداشت السزاي خوا خواده فما وما هم بمؤمنين درو عندك لنا خو بروان نبو برجو عندك كان وادي خواص عند مصلحتي عن لو دابو خوان دەخسەڕیزی مسلمانانەوە خوا دەفەرمێت دەیانەوێت خوا و مسلمانان و ئیمانداران هەڵخەڵەتێنن ناوەڵڵا ئەوە بەس خوان هەڵدەخەڵەتێنن بەڵام خوان هەست پێ ناکەن خودای گەورە ناخەڵەتێ و ئیمانداران ناخەڵەتێن ئەوە خۆتی خۆت دەخەڵەتێنی کەواتە ئیسلامی ئێمە دینی ئازادیە ئەفەرمێت بەدرۆ مەڵێ لا إله إلا الله ئەگەر ڕاست بڕوات پێی نییە هەر مێڵێ با نەبی بە منافق کافر بێ هێشتا باشترە لەوەی کەوا منافق بێ چونکە کافرەکە لەوە ئەچێ ڕۆژە قەنەعەتی بۆ پەیدا بێ بڵێ لا إله إلا الله بەس منافقەکە چونکە بەدرۆ و توێتی لا إله إلا الله لە دڵەوە بڕوای پێی نییە ئەوەتر لەسەر ئەم حاڵەتە بەردەوام دەبێ هەتا دەمرێ ڕۆژی ڕووناک بە چاوی خۆی نابینێت تازە تەواو لەوە خۆم خەڵک دەڵێ ئیماندارم خۆشی بڕوای وایە کە دەزانێت ئیماندار نییە لەو سەرگەردانیەدا دەمێنێتەوە بەس کافرەکە دەکرێت ڕۆژێک بگاتە حقیقەت و بڕوای تەواوی بۆ دروست بێ و لە ناخی دڵەوە بڵێ لا إله إلا الله شەشەمیان الئیخلاس ئەو جا خاڵی پێنجەم لەسەری بوەستین بە هیچ جۆرێک کەسێک دروست نییە شمشێری بخەیتە سەر ئەگەر دەتەوێت نەتکوژم بڵێ لا إله إلا الله ئەویش لە ترسانە هەموو لەشی دەرزە بڵێ لا إله إلا الله دەبڕۆتەوە نەخێرەوە هیچ نییە ئەوە هەر قبول کراو نییە ئەوە تۆ ستەمت لێ کرد ئەوە کردت بە منافق دەبێت لێی گەڕێیت لە تەواوی ئازادی مرۆڤدا
مرۆڤ هیچ زەخت و زۆرێکی لەسەر نەبێ، خوێنی سەلامەت بێ، ماڵی سەلامەت بێ، ماڵی وڵاتی سەلامەت بێ، کەرامەت و حرمەتی سەلامەت بێ، تۆ تەنها پێی بگەێنی کە لە گردووندا ئەو هەموو خەڵکەی کە شت دەپەرستن ئەو پەرستراوانە هەمووی بەتاڵن، هیچی شایەنی عیبادەت و بەندایەتی و عەبدایەتی نین ئیلا ئەڵڵا نەبێ. قەناعەتی پێ بکەی واویش کەوتی لە ناخی دڵەوە بیڵێ، نەک وەکو گروپە توندڕەوەکان شمشێری لەسەر ملدانەی ئەگەر بڵێی لا ئیلاهە ئیلا الله تەواوگە نەڵێی سرت دەبڕم، یان هیان لە بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەمجا سرت دەبڕم، خۆی کاوتی لا ئیلاهە ئیلا الله ئیتر خوێنی تەواو حرامە، حەقیشی لای خۆی پەروەردگارە خۆی دەخەڵەتێنێ ئەگەر درۆی کردبێ، کەچی ئەم دەڵێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەمجا لە سەریەدا و سەری دەپەڕێنێ. ئەوە هەمووی پێچەوانەی نەستەکانی قورئانن. شەشەمیان الئیخلاس، ئیماندارێتی لا ئیلاهە ئیلا اللهکە ئەبێ پوخت و خاوێن بێ، هیچ ڕیا و ڕووپامایی تێدا نەبێ. ئەلا لله الدین الخالص. حوتەم خۆشەویستی خوای پەروەردگار، والذین آمنوا أشد حبا لله. ئەگەر خەڵکی پەرستراوەکانی خۆیانیان خۆش دەوێ، ئەوەی ئیماندارە کەوتوویەتی لا ئیلاهە ئیلا الله ئەبێ زۆر لەوانە خوای خۆشتر بوێ، بەڵەوانەیە خوایەکانی خۆیان خۆش دەوێت. کابرای عەرەب، کابرای بتپەرست لە نیوە دوورگەی عەرەبیدا دەهات شمشێرەکەی دەردێنا ئەچۆ مەیدانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمانان خۆی بەکوژ دەدا. ئەمە ئەو پەڕی خۆشەویستیە لەسەر بتەکەی خۆی بەکوژ دەدا. کاتێک کە قەومی ئیبراهیم وتیان گەنجێک بە ناوی ئیبراهیم سوکایەتی بە خوایەکانمان کردو و شکاندونی و بە چاوی سوک سەیریان دەکا، ئەوەندە خوایەکانی خۆیان ئەو خوا درۆزنانیان خۆش دەویست درۆیی نەبوون خۆیان کردبوویانن بەخوا. چونکە دوو جۆر خوامان هەیە، خوایەک کە ئێمەی دروست کردووە، خوایەک کە مرۆڤەکان دروستیان کردووە. بەس ئەو خوایە کە ئەڵڵایە حەقە کە ئێمەی دروست کردووە، نەک ئەو خوای مرۆڤەکان دروستیان کردووە. ئەمە بەتاڵە. لەسەر ئەو خوانەی کە خۆیان دروستیان کردبوون ئەوەندە سوور بوون تۆڵەی بکەنەوە، وتیان ئیبراهیم حەڕیقوه، هەر وای پسۆتێنن بیکەن بە خۆڵەمێش و سووک و ڕیسوایکەن. ئەبێ ئینسانی ئیماندار کەوتی لا ئیلاهە ئیلا الله هەر بە تەسبیح نەڵێ، هەر بە زمان نەڵێ، ئەشەد حوبا لله، بەخوا ئەبێ هەزارە قاتی ئەو کافرە تۆ لە پێناوی خوادا مردنت پێخۆش بێ، لە پێناوی خوادا ژیانت پێخۆش بێ. بێ سووربی لەسەر ئەوەی چۆن ئەو نایهەڵێ سوکاتی بە بتەکەی بکرێ، تۆش نەیەڵی سوکاتی بە لا ئیلاهە ئیلا الله بکرێ. چۆن ئەو سوورە لەسەر ئەوەی مەعبەدەکەی و پەرزگاکەی پارێزراوە بێ، ئەبێت تۆش زیاتر سووربی، زیاتر ماڵەکەی خوا کە مزگەوتە بپارێزی. چۆن ئەو لەسەر پێشەوا بەتاڵەکانی خۆی دێتە وەڵام، ئەبێت تۆش لەسەر زانایانی حەقبێژی منبەر و میحراب کە شەو ڕۆژ بەداخەوە لا دەدرین لەملاولا نایهەڵن دەبێت لە ماڵی خۆماندا وتار بدەین. ئەی تۆ هەڵوێستە چییە ئەهلی لا ئیلاهە ئیلا الله؟ ئەگە ئەهلی لا ئیلاهە ئیلا الله هەڵوێستی هەبوویایە زانانی ئیسلام ئەوان لێ دەهات. والذین آمنوا أشد حبا لله. ئەبێ ئەو کەسەی کە دەڵێ لا ئیلاهە ئیلا الله زۆر زۆر زیاتر لەو کەسەی کە خوایەکی دروستکراوی دەستی خۆی هەیە و ئەوەندە خۆشی دەوێت بێت تۆ زیاتر خوای پەروەردگار کە ئەڵڵایە سوبحانەهو وتەعالا خۆشت بوێت. ئەم حەود مەرجە لە لا ئیلاهە ئیلا الله کەمانە بێتە جێ، ئەمجا سەرفرازمان دەکات. وترە بە ئیمام حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ هەندێک خەڵک دەڵێن هەر کەسێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله دەخەل الجەنە، هەر بەس بڵێ لا ئیلاهە ئیلا الله دەچێ بەهەشتەوە. فەرمووی بەڵێ من قال لا إله إلا الله فأدى حقها دخل الجنة. هەر کەسێک حەقی لا إله إلا الله کە بدا کەوتی لا إله إلا الله ئەمجا دەچێتە بەهەشتەوە. حەقی لا إله إلا الله کەش ئەو حەوت خاڵەون کە لە قورئانە دەرمان هێنان و باسمان کردن. پرسیار کرا لە وەهبی کوڕی منەبەه ئەلەیس مفتاح الجنة لا إله إلا الله؟ وتیان قوربان مامۆستای پایەبەرز ئایا کلیلی کردنەوەی بەهەشت دەرگای بەهەشت لا إله إلا الله نییە؟ کەسێ وتی لا إله إلا الله کلیلەکەی پێ ئاوا دەکە دەرگاکە دەکاتەوە دەچێتە بەهەشتەوە. فەرمووی بەڵێ بەڵام ما من مفتاح إلا له أسنان. هەموو کلیلێک بینی و تانە چەند ددانێکی هەیە، ئەگەر ددانێکیانی بشتێنی لە چیلۆنەکەدا عاسێ دەبێت و دەرگاکە ناکاتەوە. ئەو حەوتەش حەوت ئەوەی کە باسمان کردن لە قورئاندا، ئەو حەوت شەرتەی لا إله إلا الله ئەوە کلیلەکەی لا إله إلا الله ئەمە ددانەکانێتی، هەر ددانێکی بشتێ لێ بێتەوە کاکە دەرگای بەهەشت ناکاتەوە.
بەڕاستی وەڵامێکی جوانی داوەتەوە. بەڵێ ئەم لا إله إلا اللهە کردداری دەوێت لە ژیانی ڕۆژانەتدا دەبێت ڕنگ بداتەوە ئەهلی لا إله إلا الله. عمری کوڕی عەبەسە دەفەرمێت چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم عرضم کرد من تبعك على هذا الأمر لسر أم إسلامتيا لسر أمر ڕێبازە جوانەی ئیسلام چێت لەگەڵ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی حر وعبد کەسانێکی ئازاد کەسانێکی کۆیلە و بەندەش هەردووچیان لە ئیسلامدان. یعنی دینی ئیسلام دینی چینایەتی نییە بەس هی کۆیلەکان بێ، نەخێر ئازادمان هەیە بەندەکانیشی تێدایە کۆیلەکانی ژیمانیان پێهێناوە، دەوڵەمەندمان هەیە خەڵکی هەژارمان هەیە، خەڵکی ڕیز عەشیرەتمان هەیە، خەڵکی بێکەسمان هەیە. ئەم ئیسلامە هەمووان دەگرێتە ئامێز. قلت ما الإسلام و ئەی پێغەمبەری خوا ئیسلامەتی چییە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووی ئیسلام نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەوەیە ئەمانە کە لە بینی خۆت و خوادان عیبادەتەکانن، بەڵام فەرمووی بۆ نێوانی خۆت و خەڵک ئیسلام ئەمەیە طیب الکەلام و ئیطعام الطعام، زمانێکی شیرین و شەی جوان و پڕ ئەدەب و حرمەت لەگەڵ بەخشندەی خواردن. واتە هەم زمان شیرینی هەم دەست و دڵواڵایی. ئێستا وا هەیە ئەهلی لا إله إلا الله بە حیساب، بەڵام زمانی حتا بڵێ پیسە ئەڵێ شمشێرە بەتایبەت لەسەر مسلمانان غەیری خۆی هیچ کەس ناپارێزێ. ئەو مزگەوتەی خۆی لێ دەرکەی لەو شارەدا بڕواتان هەبێ یەک کەسی تر بە مسلمان نازانە بەداخەوە، ئەو گروپەی خۆی تێدایەتی و بڕوای پێێتی، ئەوەی تری هەموو ئەگە دەسەڵاتی هەبێ و غیرەتی هەبێ بەخوا هەمووی سەردەبڕێ. نەخێر طیب الکەلام لا إله إلا الله دەبێت فێرت کە زمانت خاوێن بێ، وشەکانت شیرین بێ، زمانت جوان بگەڕێ، هەروەها کەسێکی بەخشندە بی، ڕەزیل نەبی، هەر بۆ خۆتن نەوێ، خۆت تێربی و خەڵکیش تێر بێ، نەک تەنها خۆم مەسلحەتم بڕوە ئیتر حەقم بەسەر خەڵکەوە نییە. ناوەڵا دەمەوێت خۆم و ماڵ و منداڵم جوان بژین و ئەو خۆشگوزەرانیش بۆ خەڵکی بگوازرێتەوە پێیان ببەخشم. ئەڵێ عەرزم کرد مەل ئیمان، ئیمان چییە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووی ئیمان ئەوەیە بڕوات بەخوا هەبێ، بە مەلایکەتەکان، بە ڕۆژی دوایی، بە قەزا و قەدەر، بە کتێبە ئاسمانیەکان، بە هەموو پێغەمبەرانی خوا. نە، الصبر والسماحة. ئیمانێک کە لا إله إلا الله کە پێوەی دیار بێ ئەوەیە ئارامگر بی، کەسێکی خۆڕاگر بی، کەسێک نەبی وەکو شیر لە هەموو شتێکە هاڵچی. والسماحة کەسێکی لێبوردە بی. ئەهلی لا إله إلا الله هەم ئارامگرن، سەبر دەگرن، هەر شتە لە شوێنی خۆی دادێتە جێ، ئارام دەگرن، شتەکانیان بە هەنگاوە، کاریان بە نەخشە و پلانە. بەداخەوە ئێستا کافرەکان وان ئێمە ئەهلی لا إله إلا الله کارمان هەڵەشەیی وەکو شیر هەڵدەچین، قبوڵی هیچ کەسێک ناکەین. نەخێر ئەهلی لا إله إلا الله سەبریان هەیە، واتە کار و نەخشەیەکی دوور و درێژیان هەیە، بە ئارامی پێدا دەڕۆن و دەگەنە ئامانجەکانی خۆیان. هەروەها وەسەماحە زۆر سەماحەتیان هەیە، زۆر چاوپۆشیکردنیان هەیە، زۆر لێبوردن لە حەقی خۆیان دەبورن بۆی دڵی بەرامبەر نەڕەنجێ. وتم ئەی پێغەمبەری خوا ئەی الئیسلامی ئەفضەل و باشترین مسلمان کێیە؟ فەرمووی من سەلیمە المسلمون من لیسانه وەیەده، ئەو کەسەی مسلمانان لە زمان و لە دەستی ئەمینن سەلامەتن. وتم ئەی الئیمانی ئەفضەل و باشترین ئیماندار کێیە؟ فەرمووی خولق حەسەن، ئەو کەسەی ئەخلاقی زۆر جوانە، ئەخلاقی زۆر جوانە. بەڵێ پێویستە دوو شل لێک جیا بکەینەوە، حقائق الئیمان لەگەڵ حەلاوەت الئیمان. حقائق الئیمان جیاوازە لە حەلاوەت الئیمان. ڕاستیەکانی ئیمان لەگەڵ شیرینی ئیمان دووشتی لێک جیاوازن. حقائقی ئیمان ئەوەیە لەبارەی ئیمان و دینداری و لەبارەی خواناسیەوە معلوماتی زۆرت پێبێ، فکرەی زۆرت پێبێ، حکمە شەرعیەکان بزانی، دەیان مجەلدات فتوات خوێن بێتەوە، لە هەموو مەسەبەکان فتوواکان شارەزابی، نەسەکانت خوێن بێتەوە، شەرحی نوسوس، شەرحی صحیحی بوخاری و ئەوانەت هەموو خوێن بێتەوە، تەفسیرەکانی قورئانت چەندی ها تەفسیرت خوێن بێتەوە. ئەمانە هەموو حەقیقەتی ئیمانن. کەسی وهەیە ئەمانە هەمووی دەزانێ، یعنی زۆر زۆر زانایە، زۆر شارەزایە، بەڵام شیرینی ئیمانی نەچێشتووە. پەنا بەخوا شیرینی ئیمان دەکرێت کەسێک چێشتی بێتی و گەیشتی بێتە ئەو تامە خۆشەی ئیمانی چێشتی بێت تەنها سوڕەتی فاتحای لەبەر بێت. ڕۆژێ صحیحی بوخاری نەخوێن بێتەوە، بۆی نەخوێندرا بێتەوە، بەڵام ئەم سێمەرجەی تێدایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ثلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان. هەر کەسی ئەم سێ خاڵی تێدا بوو دڵنیا بە شیرینی ئیمانی چێشتووە. یەکەمیان خوا و پێغەمبەری خوای لە هەموو شتێک خۆشتر بوێ. خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام لە خەیاڵتدا بێت، لە پێش هەموو شتێکەوە بێ ڕەزامەندی ئەم
کارێک دێتە پێشەوە ئایا خوا پێ ڕازیە ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم پێ ڕازیە ئەگە پێ ڕازی نەبێ نایکەم ئەوە نیشانەی ئەوەیە تەرازوەکەی تۆ تەواوە بەڕاستی تامی ئیمانت کردووە دووەم دەینا هەموو تەفسیری قورئانت خوێن بێتەوە هەموو بوخاری لەبەر بێ کاتێک کە شتێک دێتە پێشەوە نەگەڕایتەوە بۆی خوا پێی خۆشە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ڕازیە ئیتر معلوماتی زۆرت هەیە حەقیقەتەکانی ئیمان هەمووی شارەزای بەڵام بەداخەوە شیرینی ئیمانت نەچەشتووە دووەمیان هەر کەسێک کت خۆش ویست ئەن یحب المرء لا يحبه إلا لله بگەیتە ئاستێک هیچ بەرژەوەندی دنیایی لەگەڵ کەسێکانە بێ بەس تەنها لە پێناوی خوای پەروەردگارە خۆشت بوێ سێمیان وأن يكره أن يعود في الكفر بعد أن أنقذه الله منه كما يكره أن يقذف في النار لصحيح مسلم دا فرمودك هاتوا بو أندازي كوا ناڕەحەتی و خۆپارێزی لەوەی کە بتخەنە ئاگرەوە لە ماڵەکەی خۆتە هەرچی دام و دەستگای سەلامەتیە دەیگریتە بەر لەحزە بە لەحزەی وریای ئامۆژگاری ماڵ و منداڵت دەکەی ڕۆڵی گیان زستان بوو ئاگاتان لە سۆبەکە بێ ڕۆڵە گیان پلاکەکان بکوژێنەوە هیتەرەکە بە داگیرسایی بەجێ نەهێڵی ئاگان لێ بە شۆرت نەکا گڵۆپەکە بە داگیرسایی بەجێمە هێڵە کەرچە ڕۆیشتێ دەرەوە نەوەکو شۆرتێکی کارەبا ڕووبدا ئاوا وریای ماڵەکەت نەسووتێ دوکانەکە نەسووتێ کۆگاکە نەسووتێ شەریکەکە نەسووتێ خۆت نەسووتێ دەبێت بە ئەندازەی ئەوە زیاتر وریابی دوای ئەوەی خوا ڕەحمی پێکرد و ئیمانی پێبەخشیوی تووشی کوفر ببی ئەبێ بەو ئەندازەیە زیاتر خۆت و ماڵ و منداڵت لە حەزەرا بن چۆن ناڕەحەتی بخرێتە ئاگرەوە ئاگر بتسووتێنێ بەو ئەندازەیەش ناڕەحەت بی کەوا خوای پەروەردگار پەناماندا تووشی کوفر و بێ باوەڕیەوە بێ دوای ئیمان هێنان ئەهلی لا إله إلا الله خەمی گەیاندنی دینی ئیسلامیانە بە خەڵک بە هەر شێوەیەک بێ هەر یەکە بە جۆرێک دێ تۆ هەمویان بە یەک چاوسەید مەکە شێخ نوح القوضات کە مفتی ئەردەم بوو دەڵێ ئەگەر کەسێک کەوتە ئاوێکەوە خەریک بوو غەرق دەبوو دەخنکا لە بەحرێکە لە دەریایەکی گەورەدا نابێت تۆ بڵێ وڵات دەست نەدەیتە دەستم ڕزگارن ناکەم نەوەڵات دەتوانی پەلاماری قاچێکی بدەیت دەتوانی پژملی بگری دەتوانی جلەکانی بگری گرنگۆیە ڕزگاری کێ بەڵام بەمەرجێک خۆت مەلەوان بی ئەینات ئەویش تۆ دەخنچێنێ یعنی کەسێ بانگ دەکەی بۆ ئیسلامەکە خۆت کرد و کاڵبی دەکرێت ئەو کافرە کاریگەری لەسەرەوە بێ ئەو تۆ کافرکە ئەبێت تۆ مەلەوانی دەریای ئیسلام بی ئەمجا قسەکانت کاریگەری هەبێ شێخ محەممەد متەوەلی شەعراوی دەفەرمێت دڵی خەڵکی وەکو قفڵوان هەر یەکە کلیلی تایبەت بە خۆی هەیە نابێ بڵێ ئەم کلیلە هەرچی قفڵی سەر زەوێ پێی دەکرێتەوە دڵەکان وەکو قفڵەکان وان ئەبێ بگەڕی بە کام کلیلە هەیە بە وتارێک بەخوا یەک وتاری بۆ تەسجیل یعنی لە مۆبایلەکە تا یەک وتاری بۆ بنێرە خۆی گەورە هیدایەتیەدا دڵەکەی ئەوەندە ڕق نەبوو قفڵەکە بە ئاسانی دەکرێتەوە هەیە پێویستە بیهێنێ کۆڕێکەوە هەیە نوێژ ناکە بڵێ کاکە یەکەم جار تۆ بەس وەرە بۆ نوێژی جومعە بەس وەرە ئەم وتارانەی ڕەمەزان لەگەڵمانە لەم مانگەدا دانیشە دواتر خۆت بڕیار بدە بڕواپان بە کۆڕێک کلیلەکە دڵەکەی دەکاتەوە هەیە پێویستە چاکەی لەگەڵ بکەیت پێداویستێکی هەیە مسلمانان لە دەوری کۆ ببنەوە پێداویستەکانی بۆ دابینکەن لە هەژاری و لە فەقیری و لە کرێچێتی و لە نەداری و لە قوربەسەری ڕزگاری کەن لە نەخۆشی ڕزگاری کەن ئەم چاکەکردە دەرگای دڵی قفڵی دڵی دەکاتەوە بە ئیزنی خوا ئیسلامی لا شیرین دەبێت ئەمجا کە باسی ئیسلامەتی خواناسیت بۆ کرد ئەڵێ بەخوا بە کردار بینیمە تەواو هەمووی ڕاستە کاکە هیچت بۆ نەکرا کارێک مەکە کە لا إله إلا الله کە ناشیرینکەی بەهۆی تۆوە خەڵک ئیسلامی لەبەر چاو ناشیرین بێ خۆی گەورە باشتر لە دینەکەی خۆی شارەزامان کە یا الله لەسەر لا إله إلا الله بژین بە تێگەیشتنەوە لەسەری بمرین لەسەری زیندوو بینەوە خۆیان بمان پارێزی لە بەتاڵکەرەوەکانی لا إله إلا الله آمين آمين والحمد لله رب العالمين وذكر فإن الذكرى تنفع المؤمنين